دەربەدەر کرام ڕەزیل کرام درۆزن فێرباز کلااوچی خەشاش میزخۆر چی خراپە بە منیان کرد ڕێگان پێ بدەن بەسە بۆچی کوردستانت جێشتۆ عەزم لە پارە و سیاست و ئافرینیە هەر کەسێک لە کوردستان گوتی دکتۆر مەلا عەلی کوردستان دینارێک لێمە بتووە من بەرپرسم سپۆڕی دکتۆر مەلا عەلی کەڵک لە چی کتێبەکەی نیوەی بەس باسی میزەکان من کە نووسم لە خەودا بەلای دەستە ڕاستی پێغەمبەر ساسات باوەشی من داهینە دەچۆ جیهاد نووسراوە کە 27 ساڵە ئەزمونت لە پزیشکی گیایی هەیە خەڵکم دەدا عسابەکان هەموو لە پێەیە هەفتادوو نەخۆشی ئارەزانی بەس بەلێدانێ چاکە بن دکتۆرانەکەن کە بوونێتە قوتابی تۆ لە دەرەوە پەیمان دەدەم بە مای 6 مانگی هیچ شێرپەنجە لە کوردستان نێرم بە ئیزنی ئەڵای لەبەر پرسەکانیان برێم سەرەتانیان هەبوو بەپرسی زۆر گەورەنا من مرۆڤایەتی ڕزگارەکەم 28 ساڵە چ بوو درۆفێڵ و کلاوە تەوا کۆتایی هات ڕازگۆیی گوتی بڕۆ میزی بدەنێ لەگە شیری چا دەبنەوە هەر هەمیان چابنەوە مەلا عەلی کەڵک ئیستیقلالی دین دەکاتن ئێکاکەم نەخۆشخانەکەمە و ڕۆژێ 1000 نەفەردات ئەدی کرێ ئەدی زەریبەی حکومەتی لە هەر شوێنێک کە چارەسەری بکەیت ئاڵایەکی کوردستانت پێ دژی یەهودیەکان ئیسرائیل نیمە ئەمە دۆستی هەموو کەسیمان داوت لە پاپا فرانسیس و داڵای لامای بۆزیەکان کرد کە ببنە موسڵمان ئەمە خۆم بە بابی جیهان دەناسێنم بەس برایەکەم ڕیان پێدا گوتیانە بۆی لەوێت مشکلە زۆرە تەقینەوە شوانامە لە بێ گوتم کاکە ئەجە لە دەستخوایە هەتا ئێستا خۆشین ژیانم هەیە خێزانیشمێ و ئافرەتە ئەوروپی و ئەمریکانە حەز دەکەن زەواج مەگە بکەن بزانم جارێکیان خێزانەکەت هەڵی داوە جەنابەت لە خەودا بخنکی ساحرەکان هێرشیان کەسەمەوەی وعدبی دەتکوژین گوتم دەمکوژت داواشی لێ دەکەم بکشێتەوە چکە دەرنات ئەم ڕێز تایبەتی مێلۆی ئەمن بەڕاستی ئەوەی دەرێم تێکەرەبوونی ئەو پیاوەی زێڕە بینەرانی پایتەخت میدیا لە شوێنێکەوە بینەرمان سڵاتان لەبێت مستەفین کوردۆم لە چاوپێکەوتنێکی تایبەت بە دیداری ئەوە شاد دەمەوە چاپێکەوتنی ئەم جارێ پایتەخت میدیا جیاواز دەبێت ئەم چاپێکەوتنە لەگەڵ کەسێک دەبێت کە ماوەی نزیکەی 4 ساڵ هەرێمی کوردستانی جێهێشتووە و نەگەڕاوەتەوە ئێمە زانیمان ئەو کەسە بەنهێنیەوە گەڕاوەتەوە و بڕیارماندا چاپێکەوتنێکی لەگەڵ ئەنجام بدەین ئەمەش دوای گفتوگۆیەکی زۆر ئەو کەسە زۆر بەڕێز دکتۆر مەلا عەلی کوردستانیە کە بە مەلا عەلی کەڵک ناسراوە مامۆستا زۆر سپاس دەکەم سپاس کە میوانداریمەت قبوڵ کرد بەڕێزنەوە خۆشەویستن بەڕێزان لەم چاوپێکەوتنە من کۆمەڵێک پرسیاری جیاواز ئاراستەی بەڕێزیان دەکەم دەمەوێت بزانم دکتۆر مەلا عەلی کەڵک بۆچی کوردستانی جێهێشت چی وای کرد کە کوردستان جێ بە هەڵات کاتێک کە مامۆستا قسە دەکا لە سۆشیال میدیا قسەکانی کۆمەڵێک کاردانەوەی جیاواز بە دوای خۆدا دەهێنێ لەوانە بابەتی جن میز کلێنکس کوردستان و دواتر ئەو نهێنیەی دوای ڕۆیشتنی بۆ دەرەوەی وڵات من ئەم پرسیارانە و کۆمەڵێک پرسیاری تر ئاراستەی بەڕێزیان دەکەم و وەڵامەکەی بۆ ئێوە وەردەگرمەوە مامۆستا دووبارە سوپاس کە چاوپێکەوتنیمە خۆشەویستی برای بەڕێزی چاو پێشتر ئێمە جەنابەتمان وەکو مەلا عەلی کەڵک دەناسی بەڵام ئێستا لە سۆشیال میدیاکانت ئەو ناوە گۆڕاوە کراوە بە دکتۆر مەلا عەلی کوردستانی ئەم ناوە چۆن گۆڕە بسم الله الصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم سپاستان دەکەم من زیاتر لە چەندەها ساڵە دوورم لە میدیاکان بەبەوەی من مرۆڤێکم ئاهلی تەوحیدم قورئان و سونە بڕوام بە هیچ بەرنامێکی سیاسی نە حەز دەکەم قورئان حاکم بێ و کوردش بێتە بە دەوڵەت بەڵێ وەکە ناوم مەلا عەلی کەڵک و سەربەرزیە بۆ من خەڵکی کەڵەکە تا منم خەرداریانم دەست و پێیان ماچ دەکەم نەک بەس دەستیان لەبەرەوەی ملەتێکی چاک و بە ئەخلاق و ڕۆژبەرزن لە کوردستان هەر شتێکم دەکرد ڕاستیش و بەڵام لەگەڵ ڕێزی میلۆ جەنابتان ئێوە ڕازگۆ بن لەگەڵ ئێوە قسەم کردە بەر هەندێ ئەوان چی ڕازگۆنە بەڵام ڕێگای مامۆستایەکی زۆر خۆشەویست کە حیساب قوتابی من لە ناوی مامۆستا محەممەدا متمانم پێ بوو گوتم تکا دەکەم پەیامەکەم ناگا ئەمن 28 ساڵە عیلاج دەکەم پەیامەکەم ناگا لە کوردستان گوتی وعدبی دکتۆر گیان پەیامەکەت دەگا ئەمن ئەو کاتی مەلا عەلی کەڵک بووم مامۆستای مزگەوت و مامۆستای قوتابخانەژم خەڵکی کەڵک هەموو دەزانی دوای ساڵی 2017 طبعا دکتۆر ماستەر و دکتۆرام تەواو کرد لە جامعەی ئەمریکی لیبەرتی شادارەکانیشم لایە لە ئەمریکا خوێندت مامۆستا بەڵێ الحەمدە کاتی وەختی ڤایرۆسی بوو نەچمە ئەمریکای لە ڕێی ئۆنلاین سوپاس بۆ ئەڵڵا تەعالا ئۆنلاین یانی سوپاس بۆ خوای گەورە دوایش لە بڕوانامەی لێرە باوەڕ پێکراوە بەڵێ لە هەموو جیهان باوەڕ پێکراوە ئەگە باوەڕ پێکراو نەبێ من ناتوانم لە وڵاتێکی وەکو ئەوروپا لەو هەموو پێشکەوتنە زانستیان بتوان بە ئازادی ڕۆژانە سەدان و هەزار خەڵک ببین و چارەسەریان بکەم ڤیدیۆکان مەوجودە هەدەف و ئامانجیم لە دنیا هەموو کەسێک مرۆڤ ئامانجی هەیە دوایش لە تورکیا تاوان کرد ماستەر و دکتۆرا ئێستاش کە هاتمەوە عێراق ئیقلیمی کوردستان پایتەخت خۆشەویستەکەمان
دیسانی شارێکی خم کەم بەڕێوەبەری طبی نەبوویم لە عێراق بەڵێ. ئێستا دیسان شارەکەم نێو کوردستان ناوجان تامام کێ زەنابتی کردە بەڕێوەبەری توبینەوەی لێ عێراق؟ بەڵێ کارەکانی من ڕازگۆیەکانی من پیشەکانی من طبعا لە عێراق طبی نەبووی بڕوا پێکراوە بەڵێ. کە چەند وەبدی عێراقات سەیدان کە نەخۆشە لای من سەرەتان نەخۆشی تر عیلازم کرد ئەڵڵا تەعالا شفای لێ سەرەتی تەندروستی عێراق بەڵێ. ڕێگە پێدانی بە جەنابەتدا بوو. بەڵێ پێتان خۆشە دەردەیم سەیریکە دەڵێ تازە نوێم کردەوە تەمان هاتمەوە ئەو کارانە بۆ پاسەپۆرتی بۆ ئەوانە خواخێنی ئەمە لە سای 95 ئەوە تا ئەوە قوربان سیرکەن ئەوە هەموو ڕێگە حکوومەتی عێراق تەعالا لە بەغدا سیرکەن ئەو بەڵگەنامەکانی ئەو بڕوانامەیە کە دکتۆر مەلا عەلی کوردستانی بڵێت لە عێراق بڕوانامەیان پێداوم کە من بەڕێوەبەری طبی نەبەوی بم لە عێراق. ئێستاشەوە بەڵکام نوێکریتەوە کام لە هەموو یەکێکی ئازاد واتە بۆ نوێکردنەوەی بڕوانامەکان هاتیوە عێراق. لەگە پاسەپۆرتیش نوێکردەوە قياس النقابة العامة للطب التكميلي والأعشاب الطبية. أو تاريخ كشي بينزي هاشي 2001. بسام يحيى نايف رئيس النقابة العامة لتكميل الأعشاب ليرة واجو لسر بروانا مكاني ما مستاكردو كوماليكا زور سپاس مامستا پێم بڵێ بۆچی کوردستان جێشت کوردستان و عێراق جێشت کوردستان عێراق خوێن و گۆشتی من بەجێ نەدەهێشتن بەڵام کەم مرۆڤێکی سیاسی نەبووم هەدەف ئامانجی من ئەوە بوو حکم بە شەریعەتی ئەڵڵا بکرێ کورد بێتە دەوڵەت کە سەیرم کردوانە بوو چەند پزیشکێش لەگەڵ ڕێزمێ تەبان هەمیان بەڕێز و ڕۆژبەرزن لە کوردستان بە بارزانانی و بە سۆرانی و بە تاالبانی و بە گۆران و هەمیان لای من بەڕێز و زۆر بەڕێزم بەڵام ئەوانی جیهاتیمیان دەکرد چەند دکتۆرێک بوون چەند مەلایە بوون گەردەنیان ئازابێت تەبانام خۆشیانم دەوێت لێ دەگاران کارەکەم بەرەو پێش بچێ منش ئەگەر نەتوانم کارەکەیم بەڕێ بم شتەکان ڕاستی و ڤیدیۆک ناڕازبی دوونە ئێستا من 4400 ڤیدیۆم هەیە لە هەموو جیانی احترام پێ دەکەم معقول نییە لە کوردستانێکی گزکە کە بچێ وڵاتان نادناسن احترام بە برای خۆت نەکەن لەبەر ئەوە کارانە ڕۆیشتی بەڵام لێرە خەڵکیش زۆر واتە ئیسیفادە لێ جەنابەت کرد سوودی لە جەنابەت بینەوە بۆچی و خەڵکە جێشت لەبەر چەند کەسێک مامەستاگەم هەموو ڕۆژی هەفتەی جارێک بانگم بکەنە جێگای تایبەت و ئەزیەتم بدەن ئەم ناتوانم لە جێگای بژیم کە نەتوانم ئازاد بم دوای جێشتنی کوردستان کۆمەڵێک وڵاتت کرد ئێستاش گەڕاویتەوە بۆ ئەوەی چەند کاروبارێک بکەیت پێم بڵێ کەی دەگەڕێەوە کوردستان بە یەکجاری ئەمن ناتوان بگەڕێمە کوردستان تا وعد و پەیمان پێدەدەن حکوومەتی عێراق حکوومەتی کوردستان حکوومەتی عێراق ڕێم پێدەدا لە بەغدا بەس حکوومەتی کوردستان هەر کاتێ ڕێ پێدام 28 ساڵ پێش تا قسەم کردووە لە ڤیدیۆکانم سیر کرد مساعب وعد و پەیمانی خۆم عەزم لە پارە و سیاست و ئافرەتنیە هەر کەسێک لە کوردستان گوتی دکتۆر مەلا عەلی کوردستان دینارێک لێمە گرتووە من بەرپرسم شێ لە هەموو دکتۆرەکانی جیهان فەخر نەبێ فەلا تزەکوا ئەنفوسەکم وەعلموا من اتقى 15 کتێبی نووسیە ئەگەر کتابەکانم بین 15 کتێب نووسیە بە کوردی بە عەرەبی بە ئینگلیزی هەموو دکتۆرەکانی جیهان نیان نووسیە ئەمە کوردێکی مسلمان کە کتێبەکان نووسیە 15 کتێب بە ئینگلیزی و عەرەبی کوردی نووسیە یعنی تا ئێستا ئەو کتابانە تەنها لە عێراق بڵاوکراونەوە یاخود لە شوێنی تریش ئەو کتابە حتا بوویتە PDF بەڵاویتەوە لە ئەنتەرنێتی وابسایت ئەو کتابانەش هەدی دەمە جەنابیشتە تەبەن ئەگەر بێتێرە بە عەرەبی بە کوردی بە ئینگلیزی من لە کوردستان نەمتوانی پەیامەکەم بگا بەڵێ مامۆستانی کوردستان مامۆستا مەلا سەلاح و مامۆستا عوسمان و هەر هەمویان سەد ڕۆح ژیانی ئەمە منیان خۆش ئەمەش خۆشیان دەگەک ژیانە دەزانین باید چەندینە بەڵام ئەگەر تو نەتوانی پەیامەکەت بگەینی مامۆستای گەورە پێویستە دوو جێ بێرە چکە پەیامەکەم پێ و جیهان ڕزگارکەم پەیامەکەم مرۆڤایەتی ڕزگارکەم کتێبەکان بۆ بینن ئەو مامۆست خۆشەویستن دەستای مازەکەم ئەوە کتێبە بۆ ئاخری دەرچووە کتێبەکەی نیوەی بەس باسی میزەکە بەڵێ ئەوە کتێبە 200,000 لە چاپ کراوە کاکە دایم ئەگەر پزیشکەکانی هەموو جیان فەرمەوە کتێبی منە 15 کتێب نووسێ بە کوردی بە عەرەبی بە ئینگلیزی حەفیە تا ئێستا کتێبەکان 200,000 چاپ کرا لە وڵاتان لە کوردستان لێ ناگرن چاپەکانی تەوا بە مامۆستا هەمووی فرۆشراوە قوربان نەک فرۆشرا کتێبە 200,000 لە چاپ کرا و نووسراوە لە ئەو کتێبەکانم هەمووی بە کوردی بە ئینگلیزی و عەرەبی نووسیا چ دکتۆرێک لە جیهان فەخر نەبێ پێش کتێبی نووسیوە ئەم پێم بڵێ دکتۆر عەلی کەڵک ئێستا چەند بڕوانامەی پزیشکی هەیە زۆرم هەیە بەس بە تایبەتی لە تورکیا و لە ئەستەمبۆل کە تاوام کرد لە ئەمریکا و لە فەڕەنسا بڕانامەکانتان بۆ دوێنم مامۆستا محەممەدی خۆشەویستی کەڵک کە دەزانی کە لەگە جەنابتانە بڕانامەکانی بۆ دەرم سیر کەم بزانە هەموو یاسایی یاننا من هەدەف و ئامانزم بەڕاستی بڕانامێنێ هەدەف و ئامانزمەوەیە کوردستان و عێراق و هەموو جیان حکم بە شەریعەتی ئەڵڵای بکە نەخۆشخانە بکەمەوە قوتابیەکان فێرکەم کوردی فێرکەم
28 ساڵ پێزیستا جنابتان گچکە بوون ئەو کاتیم تەمەن ئێستا 50 ساڵ زیاترە گوتم لە هەولێر لە دووک لە سلێمانی نەخۆشخانە دەکەمەوە ئەوش گاڵتان پێ دەکردمە مامۆستا مەلا عوسمانە کە دادخستەوەی کە لێرە لە کەڵەکە بوو ناچارم دایخم ڕۆژی 1000 نەفەر داهات ڕۆژانە ئەمن ئازار دەدان بە ڕێگەی هەندە پزیشکەوە کە دەسەڵاتی هەبوو لەبەر هەندە بەرپرسێک کە دەسەڵاتێن بەڵام ئەگە بڵێم بارزانی خراپەیان سۆرانی خراپەیان گۆران خراپەیان تاالبانی خراپە گوناحبار دەم چکان زۆر بەڕێز و باخلاق زۆر باش ڕاستی دەبێت پرسیارێکتر لە جەنابەت بکەم بێگومان هەر دکتۆرێک کە بڕوانامە وەردەگرێت دواتر پسپۆڕی هەر لە بوارێک دەبێت پێم بڵێ پسپۆڕی دکتۆر مەلا عەلی کەڵک لە چی لە هەموو شتەکان لەبەرێ ئەم سەنەدی من خوای گەورە و پێغەمبەرەکەمە صلی الله عليه وسلم من کە نووسم لە خەودا بەلای دەستە ڕاستی پێغەمبەر ساسات باوەشی بە من داهینا دەچۆ جیهاد پێغەمبەرت بینیوە لە خەو بەڵێ چەند جار دوو جار دیوە پێغەمبەر ساسات دەچوونە جیهاد دوکانم لێرە بە دوکانی نەجاری پێغەمبەر ساسات باوەشی لە مندا دەستنە جیهاد صفەکانی سەحابەی حەف بوون هەموو بەرجی سپیانەوە چ فیلمی ڕیسا لەبەریان پێغەمبەر ساسات لە پێشە بوو ئەو کاتی مامۆستا باوکی مامۆستا مەلا عوسمانی بەڕێز دوکانێکە تەنیشتە من هەبوو ئەشیای دەفرۆشت مەلا سەلاحی خۆشەویست دەیە بۆ پێغەمبەر ساسات دەیتەلات هات پێغەمبەر باوشی لە مندا دەچونە سەحابەکان هەزاران سەد بوون بە سەفەکان حەبوو شیر و مەتای لەسبوتین ئەچین بۆ جیهاد گوتم یا رسول الله دێم بۆ جیهاد بەس توانام نییە بێن بۆ جیهاد پارەم نییە وتی ئەتو ئەو هاش بێ لۆتی لە جیهادا دەستی لە منم کرد ماچی کردم ئەو کاتی پرسم بە بابی کرد گوتی ئەتو بەڕاستی زانست پێغەمبەر دەێتەوە دەبێت طبیب پێکەینی بۆ شتێ هات یعنی باوەڕم بە خۆم نەکرد بمە ئەوەی ئەمن یەکی سێی دەستم پێ کرد خەونی دووەمی ساڵی چەند بوو بجان خەونی دووەمی ساڵی چەند بوو کەوێت ئەمن مامۆستاژیان ئەو تاریخم بەبیر نایە بەڕاستی بەس ئەمن الله تعالم بە خەون دیدەم کاکە بە سەوت الله تعالم دیتیا ڕێزی لەم خەڵک نەگەیشتە و ئاستی بڕوا بە کاریەکانی خوای گەورە شت بە سەوت بینیوە بە سەوت بەدەنگ بە شکل نەبینەوە بەڵێ واتە خوای گەورە لە منیش تۆزێک عادز بوو بە دوایە لە من ڕازی بوو واتە سیرکەن لەو کاتیدا من ڕۆژ بە ڕۆژ لە هێزدامە سوپاس بۆ ئەڵای خوا من لە کوردستان کە دەربدر کرام لە وڵاتانی دەرەوە پێشەوازی دەکرام ڤیددیۆکان دیارە بزان چەند سەرۆک و ڕێیزەکان پێشوازی لە چێ پێشوازی کراوە مامۆستا وەزیرانە چێ بوون کە پێشوازیان کرد پاکستان تەنها لە پاکستان ئەوروپا لە ئەوروپا لە ئەڵمانیا لە ئەڵمانیا نۆڤید لە ڤیددیۆ کام وەزیری ئەڵمانی بینی وەزیری ئەڵمانی نێتێ بەس بەرپرسەکان بینیوە ناتوان ناوەکانیان بڵێم بەزیەکانی حساس زۆر سپاس دەکەم مامۆستا جەنابەت لێرە سەرەتا لێرە لە مامۆستایەکی قوتابخانەوە دەست پێ ڕاستە دواتر وەکو خۆتەڵی بووم بە ئیمام و خەتیب وەکو خۆ بەخش پێم وابێ کار بۆ ناوت لە وەزارەتی ئەوقاف نییە دواتر بووە دکتۆر من سەیری سۆشیاڵ میدیاکانت کرد لە سۆشیاڵ میدیاکانت ئێستا بابەتێشتر هەیە نووسراوە لە بایۆی سۆشیاڵ میدیاکەت نووسراوە کە 27 ساڵە ئەزمونت لە پزیشکی گیایی هەیە جەنابەت پێشتر تەنها چارەسەری جن و هەندێک بابەتی لەو شێوایە دەکرد ئەو سپۆڕێت لەکەیەوە دەستی پێکرد چۆن بەدەست هێنامەوە 27 ساڵ مامۆستایەکە بوو هەزار ڕەحمەتی و مدەڕیس بوو لەگەڵ پێکۆ داوامان دەکەنای مامۆستا مەلا محەممەد وەفاتی کردیا هەموو دەیناسن مامۆستایەکی بەڕێز بوو کتابێکی لەکەم و نووسرا بە حوار الصحفي مع الجني المسلم وتم مامۆستای خۆشی دەتوانی بدێ من وتی بخوێنەوە بەیانی بە ئیستیعار بین مامۆستا بین لەگەڵ یەک وڵات دایە من سوپاس بۆ خوێنەوە شێتا بانی خەڵمی دەکرد باسی جنی دەکرد لە هەنجی زانستم وەکرد لەبارەی عشاوش خەڵکی کەلەچێک خۆم بە خەرچی کەلک دەزانم خزمەتکاریانم دەستی ئاماز دەکەم کە ڕۆژانەی نزیکەی 700 نەفەر هاتەلام نەخۆشی جن داهدواوەی هەست سەرەتا هاتەلام گوتم با تاقیەوە پێمە ساسم دەفەرمی إن في حبة السوداء شفاء من كل داء إلا السام قال يا رسول الله السام قال الموت ڕشکە سارەسەری هەموو دەردەکە إلا دەردی ئەجەنەبی پێغەمبەر ئەکرەمە فەرمی ساسم عليكم بشفاء العسل والقرآن دوشت بۆ شفاء هەنجین و قورآن گوتم ئەوەش بخۆ پێغەمبەر ساسم دەفەرمووی لە نەخۆشەکانیدا کە پێغەمبەر ساسم لە نەخۆشەکانی تەختە لە بنی پیاوی دەدا چکار دەمارەکانی مێشک ئەو کاتێک کە 28 ساڵ پێش ئێستا کە خەڵکم دەدا عسابەکان هەموو لە بنی پێەیە دەمارەکانی دڵ دەکرێتەوە 72 نەخۆشی ئارەزانی بەس بە لێدانێ چاکە بن بەڵام ڕێگای لە من دەگرێت نەخۆشێک بەم دارە چادەێ بەڵێ نەخۆشێک بەم دارە چاد تۆ هەر نەخۆشیەکە دەماری دڵ گیراوی بەڵێ زن لە شدوی بەڵێ کلیەکان وەستاوی بەڵێ نەخۆشی دەروون تەوی قەلەقی وەسواسبی لە خۆدا لە بنی پێت وعد پێدەم بە یەک هەفتەی چاکبی ئەم ڕێنمایەکەت پێ دەڵم بەبێ پارە سەر بکەیت بەیەک هەفتە بەیەک هەفتە باشمەوەستە چارەسەری هەر نەخۆشیەک بەڵێ غیبە تەنها خوای گەورە دەزانێت کە نەخۆش لە ماوەی چەند چارەسەر دەبێت جنابەت چۆن دەتوانی ماوە بۆ نەخۆش دیاری بکەی پێی بڵێ لە ماوەی هەفتەیەک چارەسەری وەردەبێت هیچ کێشەیەکت نامێنێت لەماوە یەکسەر کێوێزنی خۆی چارەسەر یەکەم لەبەرەوەی چۆن هەر کاتێک تۆ یەقینت هەبوو بەڵێ یەقین لە ئیمان بەهێزترا یەقین چییە؟
إن للمتقين مفازا يقين أويا بلم خوا أو شيء إلابا بيبا أولاد هني بلام دبيتو لقال الله تعالى بين زور قرن بي أمن يقين الله حمش لكم بودكا لبرهندي لأوروبا ولا هم جان دكتورة كان لكم كتابين نكذا بالكتابين إسلام نكذا إسلام نخوش نسال سريان لكم دكتورانا كان كابونة كتابي تولى دلو والفيديو كان شهادة وأنا قسم كان باش برنامج هم كذا لبوي أتو بزاني كالله تعالى سبه رشدايته من هذا من فضل ربي يقين زور مهم وجنزان أمانة دنجو مرن أكاك وند صار مخيني للطبيب بالرواب دكتورة كان كردستان هم يهندي أنا خيني والله استاج روت صار ساعات كتاب دخينم استاج كتابي ما والله هم روج من صار ساعات كتاب أخوين أقسم بالله لا إله غيره زيادة ريش كتابك دخوين يوم يا كمان كتاب قرآني خداي جورا أخوين موا والله دوا زوانيكا كتاب القرآن خداي جورا أخوين مولا همش تكي بهستر على الأمن وعملش بيمان دم لجنابتان سكوي روجنا منوسن نهاي أخلاقي زور جوري شيء زور مهم ما برازقونا بلا وكانوا براشم بيتانا بلا رازقونا بعد قسمة كتان كذي بشر بيمان دم وما يشج مانجي هیچ شێرپەنجە لە کوردستان نێرم بە ئیزنی ئەڵای دەرمان لای منە بەڵام شفا لای خوایە دەرمانە من تو چ برێم دەرمانێکە هزار دەرمانی دەرچم بە قوربانی چاوە ڕەشت بێ قلەترەیە ئەدەتۆ ئەم باسی دەرمان لەو بکەم ئەو دەبی بە سەدان دانیشتم بکەین ئەمن بەس دەرمانی شێرپەنجە ئێستاوەکو دەزانین لە دوایین توێژینەوەکان دەرچوە کە زیرەکی دەستکرد دەتوانێت یارمەتی دەربێ بە ئەوەی شێرپەنجە چارەسەر هێتاوەکو ئێستا چارەسەرشی بناڕەتینە بۆ زۆرێک لە شێرپەنجەکان ئەو چارەسەرانەی تۆ دۆزینێتەوە بۆ کام زۆری شێرپەنجەیە 28 ساڵ عیلازەکەم بەبێ فەخر پاش 6 مانگیش ئێمە قساکەینەوە لێرە شاهد ڕێکۆردی کەن نەخۆشیەکانی نەکەی کوردستان هەموو جیهان بینە سەرخەت سەتانهۆتی خلال 6 مانگی چا نەبوونەوە بۆ مای 6 مانگی من بەرپرسم بە قسەکانی خۆم بە بێ بەرامبەریش تۆ بەڵاوی کۆم قسەوە بۆ هەموو نەخەڵکی کوردستان بۆ هەموو جیهان بۆ کوردستان کار ناکەم بۆ هەموو جیهان کار دەکەم بەڵام حەزم کوردستان حکم بە شریعەتی ئەڵڵا بکە و بتە دەوڵەتیش ئەوستا ئەوە جاری یەکەم نیە جەناب دەڵی دەتوانم هەموو نەخۆشانی هەرێمی کوردستان سارسەر بەڵێ چۆن حکومەت یاخود لایەنە پەیوەنددارەکان یارمەتی دەری جەناب بدەن و بتوانین نەخۆشێک چارەسەر بکەیت کە تووشی شێرپەنجەکان شێت دەوێت چارەسەر نەکەی لە بەرپرسەکانیان برێم سەرەتانیان هەبوو بەرپرسی زۆر گەورەنا بەرپرسە بۆ لە هەرێمی کوردستان لێرە وڵی بڵێم باوەڕ ناکەی چییە بەس ناتوانم ئەمانەتە چەند بەرپرس چارەسەر کرد چەند بەرپرس برێدایان هەزار بەرپرس نە کورد ئەجنەبی کورد عەرەب بەبەڵگە بەبەڵگە پێت دەڵێن پاش ئەوانە پێت دەڵێن بەس ئامانەتی باس مەکە چکە بەرپرسی زۆر گەورە احتیمال کێشە لە دروست باشە پێش چاپێکەوتنەکە گەڕانم کرد لە شوێنێشتر بابەتێکت بڵاو کردوەوە کە چارەسەری نەخۆشی ئۆتیزم دۆزی لە هەرێمی کوردستان زیاتر لە 5,000 توشبووی ئۆتیزم بۆ نای چارەسەری تۆ شاهد منەوە کە ڕۆژنامەنووسێکی بەڕێز بێ بەرامبەر بە ماوەی 2 ساڵ یەک ئۆتیزممان لە کوردستان من بەرپرسم شاهد من هەمووتان وصلى الله على سيدنا وعلى حبيبنا محمد چۆن چارەسەری چۆن مۆ نییە چۆنی بە من مەڵێ ئەو مەدان ئەوش کوردی گوتنی وەقەیتان فەرمو با دەست پێ بکەین وەختەوە ئێستا تەحەدیەک ئەڵەنگاریە بۆ وەزارەتی من تەحەدی ناکەم من خزمەت دەکەم من مرۆڤایەتی ڕزگارەکەم منداڵی من ئەولادی منن ڕێگان پێ بدەن بەسە ڕێگان پێ بدەن بەسە تەنها ڕێگات پێ بدەن خزمەت دەکەم کاکە 28 ساڵە چ بوو درۆ فێل و کلاوە تەوا کۆتایی ڕازگۆیی کاکەمان بووم بەسە بابەتی دەربەدەکرام ڕەزیل کرام درۆزم فێرباز کلااوچی خەشاش میزخۆر چی خراپە بەمیان کرد لە بە خاترین گۆش ئەو کارم کردیە بۆی باب و دایکمان سەرەتانی جگەری هەیە بە میزی نەبی چانابی پێغەمبەر صلی الله علیه و سلم من أبوالها عفوا بقسم قطعمك بيد ما تكم فشل من أبوالها وألبانها پیغمبری خواه دم ما مستای برزان جرنا پیغمبر صلی الله علیه و فرموی سه نفراتن الصحابه بتوش بارز جرهات من هذا ثاني كيساي خواه خايف كتو مسلم بخير روایت دکا پیغمبر صلی الله علیه و یا رسول الله سيكم قرآني مزين سريع خين بقربان يا رسول الله اللهم صل على محمد وآل محمد فشربوا من ألبانها وأبوالها رواه بخاري وتبرو ميزي بدنه لقى شيري ساده بنوا هەر هەمیان چاون ئێستا شەر لەسەرەوە سووری کەمیز نەکسوورم هەتا دەمرم سەنەدەم چ برێ پێغەمبەری مەزن بە قوربانی بمەداک و بابوو واللهی مامۆستای خۆشەویست لە زانست نازانێ و کاری خۆمە پزیشکیە واللهی ئوقسم بالله ئەمن ناڵێم هەموو کەس بڕۆن کاکە میز بخۆن ئەو کابرێ ئەمرێ ئایا بمرێ یا میز بخوا میش بەتەنهانا لەگەڵ شیری کە شیر لەگەڵ میز تەفاعول دەکات بەس حەفت مەجار بدە بە قوربان مەقصدێ مەدە با قسەکەم با پەیامەکەت بگەین پێت ماز دەکەم دەست ماز دەکەم واللهی ئەمر خۆم ناشرین کرد
حق قسەی دەکرد بە منداڵان گۆم میسخۆر لە بە خاتری مرۆڤایەتی و ئەو پیاوەی کە هەزاران نەفەر نەخۆشی ڤایرۆس دەرجێ و سەرەتانی بە میز و شیری حشتری چاک بەوە ئەمن لە بە خاتری ئەو مرۆڤایەتی ئەو کوردە بەڕێزیە و عەرەبە و ئینگلیزە و مەسیحیەی یارمەتیمدایە بۆی نەمری نە وەڵڵاهی بۆی نەمری خۆم ناشرین کردە خۆم زەلیل کردە بەنابەر ئەو خەڵکی جیهان و کوردستان سەد جوونم پێهاتیە خزمی خۆمە تا ئێستا خۆم تێناگەی لەسەر میزی لە بە خاتری ئەو مرۆڤایەتی کە میزم خوارێ بۆی ئەو مرۆڤە ڕزگاربی ئەو جە لە باتی دەستخۆشی گاتیان پێکردیمە من نازانم چی بکەم بۆ خەڵکی باشە بەشێک لە خەڵکی پیان وایە دکتۆر مەلا عەلی کەڵک ئیستیقلالی دین دەکات بەڵێ جوانە یەک کەس ناوێت لە کوردستان برێ بەندەی خوای علی مەحموود دینارێکی لێک وەگرتیە ڕێ شاهد بن ئەو خەڵکی کەلەچێک بە خۆم خەڵکی کەلەکەمە خزمەتکاریانم خۆم لیان زیان ناکەمەوە با بڵێن دینارێکی مەگرتیان 28 ساڵ خەڵکم عیلاج کردیا 25 ساڵ لێرە 4 ساڵ دەرێ وەڵا بەخۆ بەخشی خۆی گەورە سەر خەڵک یەک کەس بێ مامۆستا تەحدا دەکەم ئەو 28 ساڵ عیلاج تەحدا دەکەم یەک کەس بێ دینارێکی مەگرتیە دەرمانەکانش ئەی فەقیر و هەژار بەلاشمان دایتێ یەکاکەم نەخۆشخانەکەم و ڕۆژێ 1000 نەفەر دات ئەدی کرێ ئەدی زەریبەی حکومەتی ئەو دەرمانەش لەگە برایەکانم شیرین و حسەچیان دامن بۆ ئێمە ڕازگۆم چکە خوا لە قورئان دەفەرمی بسم الله الرحمن إن الله يحب الصادقين ئەمە دەمێ ڕازگۆ بم لەگە خۆم چکە لەگە خوش لەبەر گەیشتمە ئەوڕۆ الحەمدولله سپاس بۆ خۆستا فەخر لە بێنیۆ جیهان ئەم دەناسی یعنی ئەمن درۆژ حەبلی کورتە پێ ساسم دەفەرمی النەجات في الصدق والله مامۆستا مرۆڤ ڕازگۆ بی سەر دەکەوی درۆژ حەبلی کورتە 28 ساڵە ئەمن 8 میلیۆن خەڵکم بینەوە گەیشتە 8 میلیۆنی یعنی ئەمن هەتا ئێستا هەردرۆیەوە کاکە 4400 ڤیدیۆی هەردرۆیە هەمووی ڕاستە بەڵام مرۆڤێکی سیاسی نیمە خزمەت ئیسلام مرۆڤای ئەم ئەهلی تەوحیدم تۆش ئەهلی تەوحید قبولیان نییە خوا لە قورئانی مەزندا دەفەرمی بسم الله الرحمن كل حزب بما لديهم فرحون ئەو مامۆستا ئیمام خەتیبەکان لێرەیە لەگە من مامۆستا مەلا عوسمان سۆفیە ها دەروێشە ئەمن ئەهلی تەوحید بوومە ڕۆژێک برێ دکتۆر علی فەرقی بەمە کردیا یەکەم بە ئەخلاق و ڕۆژبەر دەروێش لە سۆفی بووە لەگە یەک دعوەمان کردیا ئەمش ئەهلی تەوحید ڕۆژێک ئەمەلێک عاز نەبووینە لەگە ئەو مامۆستا ئیمام خەتیب ئەم زانست ئێستا مزگەوتی لۆ من چۆل کردیا ئەو ئەخلاق و ڕەوش بەرزیویە کە دەستی ماز دەکەم مامۆستا دەست خۆش بێتن جەنابەت ئێستا وەکو پێشتر لە سۆشیال میدیاکان ئەو ڤیدیوانە بڵاو ناکەوە ئەو بابەتانەی کە پێشتر لێر دەت وەکو دەرکردنی لە جستەی ئینسان جستەی مرۆڤەکە و ئێستا پێم وایە لە ئەڵمانیا کاری خۆ دەکرد بۆ ئەم ڤیدیوانە بڵاو ناکەوە ڕێگات نادرێ یاخود لێن دەرمەیە یاخود شتێشتر باوڕم پێ بکات دەیان دەفتەر درایە ئەمە لە ئیعلام ڕاوەستامە تازە باوڕم پێ بکەی ئەو چەند مانگێکە سۆشال میدیام حجزەکان لە سەلاکەتیە ئێستا ئەز ڤیدیۆکانەوە بڵا دەکەن ڕۆژ سەیری یوتیوب بکەن جەنابتان سەید دەکەن ڕۆژنامە ئێستا شتەکانم هەمووی جن سەرەتان ئایدس ڤایرۆس هەمووی وا بەڵاو دەکەم و یەک سوپاس بۆ خوا ئێستا ڕێم پێدراوە ئێستا دەبۆ 20 میلیۆن فەیسبوکم پیجەکەم بەڵام ڕاجیرا بوو 4 میلیۆن 700,000 کێ ڕایگرت ئەمسوام چی ڕایگرتیا شەریکەی فەیسبوک ڕایگرتیا ئەم نازانم من لە سوشال میدیا نازانم بەزانم من ڕاجیرابم چی ڕایگرتیا من نازانم بەزانم دەستێکی بە قۆت هەیە دێناگرێ من جوولە بکەم لە بەرخاتی بەرژەوەندی هەندێک کەسێک کە دەرمان دەفرۆشن لە بەرخاتی هەر لە بەرپرسێک کە زەمی لە قەلبیان نییە دەیانێ خەڵکە بمری بەسە و قازانسکە سەرکەوتو نابن بەخوای بەڵێ لەم دوایانەدا لە هەر شوێنێک کە چارەسەری بکەیت ئاڵایەکی کوردستانت پێ بەڵێ ئێستاش پێمە سێ خۆڵکە بەڵێ ئێستاش پێێتە بەڵێ ئەمن بۆ کارچێکە بەردەوام ئاڵای کوردستانت پێ لە بەروی ئەم یەکەم مسلمانم دواش کوردم شانازی دەکەم کەمە کوردم بەڵێ واتا منش دەمێ کوردستان حکوم بە قورئان کە سەر ناکەوی و دەوڵەتی کوردیش لە هەر چار پارچە نە کوردستان لە کوردستان بڕۆ دەوڵەتان مرێم کوردم نادناسن بەس بری عراقیمە دەمناسن تکا دەکەم باو بکەین بمان ناسن کە ئەمە دەوڵەتی کوردی دروستکەین با نەک شەڕی سیاست و پارە و دەسەڵات کورسی بی بخوا با شەڕی ئیسلام بکەین لبري والآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى آخرة مهمة ودومينش باشر بكين أو آلاي برسكين وبشكل كل هم جهان دكتور مەلا عەلی کەڵک پێی وایە کوردستان دەبێتە وڵاتێکی سەربەخۆ والله من وەکو هەرکەس بۆ چوونی خۆیە بەو شێوەی بە حیاتی کورد نابتە دەوڵەت چکە شەڕی سیاسەتە شەڕی کوردایەتی نیە کەی دەگاتێ ئەگەر یەک کات دەگاتێ حکم بە قورئان بکە لای دەستە ڕاستەی تورک بی لای دەستە چەپەی فارس بی لای پێشەوەشی عەرەب بی کۆتاییم پێهێنا زۆر باشە بابەتی تر هەیە لە سۆشیال میدیاکانت وێنەی ئیسرائیل ئاڵای ئیسرائیل و فەڵەستینەوانە پێکەوە بڵاو دەکرێت بەڵێ ئەمە چییە؟ منی بەندە نزیکی 70 ساڵە فەڵەستین زوڵمی لێ دەکرێت ئەوانی دیفاع لە فەڵەستین دەکەین هەمووی سیاسەتە بەخوای ئەو منداڵ و هەژاران دەمری بێگوناه ئەمە دژی سەهاینێمە دژی یەهودیەکان ئیسرائیل نیمە ئەمە دۆستی هەموو کەسیمە هەمووی
ئەم خۆم بە بابی جیهان دەناسێنم ئەمە حەز دەکەم قورئان حاکم بێ ئەم من دژی هیچ وڵاتێکی نیمە ئەم دژی ئەو کەسەی کە زوڵم دەکات فەڵەستینەکان تا ئێستا بەس دەمرن کەس نییە دیفاعی لێ بکات ئەو دەڵێ ئەمن دیفاع لە فەڵەستینەکەم وە نییە بەخۆی هەموو سیاسەتە ئەوەش دێ دیفاع لە ئیسرائیلەکەم ئەمن دۆستی شریعەتی ئەڵامە زگم بە منداڵ و هەژارەکان دۆستی ئەمن کارم بە سیاست نییە ئەوە ڕەمزە کە ئاڵیان برن دەکەم دێ ببنە برا زۆر باشە ماوەیەک پێشێستا داوت لە پاپا فرانسیس و داڵای لامای دۆزیەکان کرد کە ببنە موسڵمان بەڵێ زۆریش بوونێ الحەمدولله داوت لە پاپا پەیامەکەت گەیشتە پاپا بدەمێ زیاتر لە 100,000 نەفر لە سەدەستم بوویتە ئیسلام کوو بەڵگەنی لە هەموو جیهان زیاتر لە 100,000 کەس لە سەردەستی تۆ خلالی ئەو ساڵێ پەیامەکەت گەیشتە پاپا فرانسیس و داڵای لامای نازانم بەڵام زۆر بە پرسی وڵاتەکانی هند و ئەوروپا و ئەمریکا و مەسیحەکانی پاپایەکان قسەیان کردیمە بەڵام من نازانم لە خۆ ناتەمڕیان قسە ئەمانەت ئەو قسانە دەکەم باشە زۆرێک لە وڵاتەکانت کرد بەڵێ باشە چوویە پاکستان بەڵێ چوویە نازم چەند وڵاتێکی تر بوو لە ئاسیا بۆ دواتر چوویە ئەڵمانیا زەنابەت بەنیازنی بچیە ئەفغانستان بەڵێ ئامادەمە داوەتی کرامە ئینشاڵە دەسم بەس برایەکەم ڕیان پێدا گوتیانە بۆی لەوەی مشکلە زۆرە تەقینە شوانامە لە بێ گوتم کاکە ئەزل لە دەستخوایە بەڵێ داوت کرامە لە حکوومەتی ئەفغانستان و منیشان زۆر خۆش لەوێ لە خزمەتیاندامە ئاتالینکت لەگەڵیان هەیە بەڵێ لەگە هەموو کەسی کۆنتاکمەیە دەتوانانی لەوێن دەر سنتەرێکی پزیشکی بکەوە ئەم لە هەموو جیان دەکەمەوە ئەگەر ئەو بازرگانە ناوازم دەبینن ئەم دەمێ مرۆڤایەتی ڕزگارکەم بەزوچی بازرگانەکان لێ نەگەڕن سەمبە پرسی دەخوا نەترس دەرمان فرۆشتەکان شریکن لێ نەگەڕن جوولە بکەم بە پرسەکانی کوردستان با پێگرم میسانی زۆر بە ئەخلاق و ڕۆژبەرزن بەڵام چەند کەسانی تێدا خراپن لە وڵاتانی کەمایەوە کامیان مافیمانەوەیان پێدای هەر هەموو هەر هەموو لە وڵاتێکی مافیمانەوە بەس لە کوردستانی خۆم غەریبە ئێستا دکتۆر مەلا عەلی کەڵک جگە لە هەرێمی کوردستان پاسپۆرت و وڵاتی نامەوێت وڵاتی پشتی ئەم ناتوان بڵێم بەڵام پاسپۆرتەکەم پێ دەتوانم بۆ هەموو جیاو بگەڕێم پاسپۆرتەش تایبەتم هەیە زۆر باشە مامۆستا بە خۆشەویستی وا بزانم هاوسەرگیریت کردووە لە ماوەی ڕابردوو چەند جارێک بینی هاوسەرەکەشت بڵاو کردوتەوە لە سۆشیال بەڵام بە نیقاب ئەمە چ پەیامێکە دەتوێ بگەین بسم الله الرحمن الرحيم پیغمبر صلی الله علیه و سلم فرمی علاج العشق الزواج هر کوڕێ کچێکی خۆش بوێ بابی هێنی بە خۆشەویستی یەکەمین بۆ ئەڵای بەڵێ هەتا ئێستا خۆشین ژیانم هەیە خێزانیشمێ و ئافرەتە ئەوروپی و ئەمریکانە حەز دەکەن زەواج مەگە بکەن بەڵام یەک ئافرەتمێ لە خوای چەند داواکاری دواتوەکە وڵای من نازانم بەڵام بە خۆت دەزانی ئەوروپا و چێرە نییە داواکاریم زۆرە پیاوی زۆر چاک و باشنی بەڵام لەبە دینەکەی خەڵک حەز دەکە زەواجم لەگە بکە بەڵام ئەمن وایە کە مێسەری گوریسم بزر کردیا ئافرەتی کورد خزمەتکردنی ئاسان نییە زۆر بە شەهامەت و باخلاقن ئافرەتێک بەسە خوا لە قورئان دەفەرمێ بسم الله الرحمن مثنى وثلاث ورباع یەک دوو تا چار بەڵام من لە ئافرەتشم لا زیادە چونکە من کاتم ئەوەن دەنیە خەریج کتاب نووسیم ڕۆژە 4 ساعت دەرسی بخینم ڕۆژانە 100 نەفەر ببینم لە ئەوروپا و لە جیهان کاتەکانم کەمان بزانم جارێک چەند خێزانەکە هەوڵی داوە جەنابەت لە خەودا بخنکی ڕاستی ڕۆکێکی لە بشێوەی ڕاست ئەمە ڕاستە ڕاست چۆن طبعا ئەو کارێکە من دەیکەم کارێکی زۆر سەختە دژم گەلک زۆرە بەڵام دۆستیشتم زۆر الحەمدولله شۆکی دیارە ساحرەکان هێرشیان کە سەموتی وعدبی دەتکوژین گوتم دەمکوژن الله تعالى دەمکوژن الله تعالى دەمپارێزی قل لا يصيبنا الا ما كتب الله لنا خوا دەمپارێزی شەوێنستم سعات دوی شەبوو تەماشا دەکەم یەک دەمخنچینە مش خۆم یەکەوە طبعا لە خنکانی خێزانەکەم واگاتم کە تەماشا دەکەم خێزانەکەم والله پرخەپرخی دەوی داهات دەستشی بوو و چی چەنگاری یادەی بخنچێنی دەستما گازیم کرد گوتم مەلاژن هەستا گوتی ها دەتوێ بخنچێنی گوتی ئەمن نیمە والله فعلا ئەو کێبوو ها کێبوو جنبو لە قەبیلە سەر بخین لە شتۆ دەرێت چابوو الحەمدولله زۆر باش پەیوەندێکی باش لەگەڵ دکتۆر فەرهاد پیرۆڵ هەیە بەڵێ باشە خۆی کاندید کردووە بۆ هەڵبژارنی داهاتی پەرلەمانی کوردستان بەڵێ چیت لەسەر ئەم دکتۆر فەرهاد پیران زۆر خۆش دەوێ بەڵێ ونەکە دکتۆر فەرهاد لەگە هەموو کەس علاقەم خۆشە طبعا لەگەر علمانی و ئیسلامی و مارکسی و لەگە هەموو کەسی ئەم دۆستای دەکەم کاری من خزمەتە بە مرۆڤایەتی بەڵام داوای لێ دەکەم واز دەجوم بێنی چکە بابەتەی زۆر گەرە خۆر دەبژێری و داوای دەکەم زغارشی ترکە و داواشی لێ دەکەم بکشێتەوە چکە دەرناچی داوای لێ دەکەم بکشێتەوە دەتوانێت دەرچێتە لەبەرەوەی بۆ دەرناچێت بۆ دەرناچێت لەبەرەوەی کابراایەکە هەفتا چوار کتێبی نووسیوە لەبەرەوەی کابراایەکی ڕۆشنبیرە کابراایەکی ڕازگۆیە بۆ کارانە دەرناچێت کابراایەکی ڕازگۆیەک ئینسانی وها دەرناچێت دەبێ حزب لە پشتیوی باشە زەنابەت بەنیازنی بگەڕێەوە خۆت هەڵبژێری بۆ نەخێر بڕوان بە سیاست نییە بڕوان بە شریعەتی ئیسلام هەیە قورآن حاکمی کوردیش بتە دەوڵەت باشە پێیانت بۆ خەڵکی کوردستان داوا لە خەڵکی کوردستان دەکەم بەڵێ بسم الله ساس داوا لە خەڵکی کوردستان دەکەم بگەن سە بەرنامەی خوای
حکم بە شریعەتی خوای بکەون داوا لە هەم حزبەکان دەکەم سۆرانیە بارزانیە گۆرانە هەرچیە هەموو ئەخلاق بەرز و ڕەوژ بەرزن ئەو دەململانەی نەکەن حکم بە قورئان بکەن ئاڵای کوردستان بەرزکەن دەوڵەتێکی کوردی دروستکەن بۆی ئەمەش بەسە سوکا پێغەمبەر ساسم ئەدیب تاکل من غەنم القاسیە سوکا ئەم نەمیتی لە خەڵکی کوردستان بەڕێسی سوکا وڵاتان زۆر عنسوڕینە بەس دە کوردی بە ئەخلاق و ڕۆژ بەرزتر مەدیتیا و داواش دەکەم ڕێگان پێداکەن کە بە میوانی هاتیمەوە لە کوردستان دەیان نەخۆشخانە بکەمەوە ئەو گەنجانە فێرکەم بۆی خزمەتی کوردستان بکەین. بیر هاتۆ ئەو کلنگسەنگ لە پێشتر دەدبوو ئەمە سارسەری ئێستاش لە سەقسی من لە پەشیمانیمە هەرچەند لەسەرەوە ئەبەڵێ هیچ کاتێک شتم کردی پەشیمانیمە ئەگەر غەڵەتیم کردی پەشیمان بەس پەشیمان هیچ کەس شکایەتی لەسەر من نەکردووە شکایەت لەسەر کرێ بازرگانەکەم چەند کەس لە ڕێگای کلنگسەوە حیسابی نییە دەتوانانی ژمارەیەکم پێ بدەیت ناتوانم گیایەکە بوو ڕێکلامت بۆی دەکرد کە چارسەری شێر ئەمە زۆر گیایە هەیەک و دنیا لە هەمووی باشتر قورئانی مەزنە ڕەشکەیە باشە دوا پەیامت گەیشت دا لە هەمووتان دەم گەنجەکان بەڵێ من ئامادەمە لە کوردستان هزار گەنجی پێ بگەینم بۆ ماوەی 6 مانگ فێرا و زانستیان بکەم و ئەو نەخۆشیانی ئۆتیزمیش بۆ ماوەی 2 ساڵ چارەسەر هەنگام بکەم بێ بەرامبەر و نەخۆشیەکانی شێرپەنجەش بۆ ماوەی 6 مانگ سەتانەوەی چارەسەر بکەم نەی کوردستان 6 مانگێکتر دەبینەوە ئەگەر ئەوان ئامادەم دەرمانەکان لە نەخۆشخانەکانیش هەموو قورئانی دابنێن سەماعی دابنێن خاص بۆ نەخۆشەکانی حیزکلیان هەیە سەرەتانیان هەیە ڤایرۆسیان هەیە ئەگەر چاک نەبن بەرپرسم زۆر سوپاس بۆ دکتۆر مەلا عەلی کوردستانی کە لە نێو تەواوی میدیاکان یاری بە کوردستان پایتەخت میدیا هەڵبژارد بۆەوەی چاپێکەوتنی لەگەڵ ئەنجامدا بینەرانی بەڕێز زۆر سوپاستان دەکەم کە بینەری ئەم چاپێکەوتنیە بوون تا چاپێکەوتنێکی تر و بابەتێکی دیکەی گرنگ بەخواتان دەسپێری